هەرگوڵ و ئاوەدانی ئەو سەبەتە گوڵا لۆ من ئەی ماشەڵڵا دڵە جوانەی کەس لێرە هەیە کاکە لە چێ خۆ لەناو گوران شارتەوە کوو بدگەمێ کوی ئەحواڵت کووە باشی تەندروستی باشە سەلامەت بێ یاخوا دوکانەکەت لە دوو ڕاست زۆر سەرنجڕاکێشام و یەکسەر هاتم بەرنامەکەم لەسەر کۆڕێ دەمێ بزانم لە کۆڕێتایە و چنیە و دوکانەکەی توش سەرنجی ڕاکێشام بەس پرسیارێکشم لۆ دروست بۆ لەوەس گوڵی سروشتی دنیاوی ئیشەکەی مە زیاتر گوڵی سناییە لە چێ دەینن ئەو گوڵانە ئەو گوڵانە زیاتر بخۆی لە سین دێتن دروستکراوی سینە گوڵدانەکان هەمان دروستکراوی ئیرانە تووچەیە لێوێن دەڕادێنن خۆ زیاتر لە بۆ دیکۆرات بەکاردێتنەوە یعنی خەڵک خواستی زۆر لەسەرە تقریبا ئەمە 12 ساڵ ئیشە دەکەین هەر لێرە دوکان تێ و 12 ساڵە بەڵێ 12 ساڵە 3 ساڵە ئیشە بازانم چنەوە ئەگوڵەک تێ نیشانمدا فەرموو ئەوە نێرگزە ئەو گوڵان ئێستا نێرگزە شوێنی تەبیعی دروستکراوە لە بۆ جوانکاری ناوماڵ بەکاردێت بۆ دیکۆرات بۆ شوێنی بکوزاوە شتانە بکوزاوەش دێن ئەو گوڵانە بنەها لە بۆ جوانکاری جێی دانیشتنیان بۆ شوێنی دانیشتن دەبنیان بۆ دەستی لە بۆ دەستیش دەبن ئێستا کە زۆر خواست لەسەر ئەوەیە کە بۆ دەست دەبن بەڕاستی یعنی ئەو هەیە و یەکەم جارە یعنی ئێستا جێم لێ بیتن کە گوڵی سناعی ببن چکار سروشتیان بردیان نا ئێستا زیاتر خواست کە تەستەرەوە چکە هەم جوانە بۆ یارگەشت دەمێنێتەوە ئێکا ئەو گوڵانەی بکوزاوە دەبن ئەوانە هەون ئەوی خوا وەرە وەرە یەک دەقە ئەزیەتشت دەدەم ئەوە بینە خوارێ ئەوە ها ئەو پەمبەیە ئەو بلوختوبەی جوانە نا وچیویە ونیە تەواو عین وچیویە عەفوان عەفوان ئەها چەند جوانە خوا ئەو بووگەوەی دەبا لۆی دەڕازێنەوە وەڵڵا زۆر جوانە جیهانیان جوانترە هەمووی جوانە بەڕای خۆمە هەمووی جوانە دەزانم تەمان بەڕای بە خۆت دەفرۆشی هەمووی جوانە بەس کامیان خواستی لەسەرە ئەو شخصێکە لەسەری دەباتنیان بەکرێ دەبیان لۆ خۆی دەبا بە پێشوازەکان زۆرە بەکرێ هەیە و بە ئازریش دەباتن گوڵسناعی گرانترە بەڵێ گوڵسناعی گرانترە بەڵام لەبەرەوەی تێک ناچێت یعنی چەپکە گوڵە بە چەندە ئێستا بە 8000 وەڵڵا گران نییە ئێستا چەپکە گوڵەی سروشتی لەوانەیە زۆر گرانتر بی بەڵێ تقریبا 5 ساڵ دەمێنێتەوە گوڵە تێک ناچێت وەڵڵا دەمێنێت و بەزۆڵە گرانیش نییە یعنی بەس گوتیان گوڵی سناعی گرانترە لە گوڵی سروشتی بە پێشوازەکان ئێستا هەیەکمان بە 100,000مان هەیە خوا کاتت خوا 100,000 نیشان دەزانم کووە 100,000 بە گوڵی ئاخر مەبەستم گوڵی دەستی بووک بوو ئەویان بۆ ژووری دادنی جوانە ئەوتەم زۆر سروشتیشە ئەو بخۆی دارەکەی تەبیعیە بام بۆیە بەس پەکەکان لە سنای دروست کردووە یعنی دارەکەی تەبیعیە ئەو پەکەکان سنای دەبێت دارەکەی تەبیعیە و ئەو پەرکانش سناییە لە ناویتاندانەیە وەڵی شتێکی زۆر جوانە دەزانیت تەسەکەکانمە بە خۆت چادەکەی هەندێک ماڵ هەیە گوڵی کەم لە ژۆرێ لێ دەژیتن زۆر خەڵە چێ هادانێ بێ مشکلە شازانە زۆر جوانە توانین بۆ ئەرێ وڵات جوانە زۆر ئەوانش لە بۆ سیارەی بکوزاوە نیە لە زۆر شواز بەکارێت ئەوانە هەیە ڕستەی لە بۆ دیوار دادنی لە بۆ شوێن کە لە بۆ سەقف شۆی دەکەوە بە شوازانە چای دەکەی شێشی جوانە ئەرێ وڵی جوانە ئەو جێگە کامە ئەیش دارێکی لۆ دارەکەی تەبیعیە باشە وەکو جواتە دیارە زیاتر تەبیعیتر دیار دەبیتن کام مەرکانەکانی مەرکانەکان لێت گوڵدانەکان ئەوانە هەموو شێوازەکە بخۆمان ڕێگەشتن و شازان وەڵڵا زۆر جوانە ئەوە چ گوڵەکە ئەوە چ گوڵەکە چ گوڵەکە ئەو بخۆی لە تەبیعی هەیە هەموویان ئێستا شێواز تەبیعی دروستکراینە ئاواز گوڵەکە بە شازەیە چەند جوانت خوا ئەزش پەکەکەشی زۆر ئەرێ وڵا دەلۆم بکە با ببینە ئەو گوڵە لەسەر تەڵەب دروستکرایە لەسەر تەڵەب دروستت کردیە بەڵێ ئێستا ئەو گوڵیان بخۆی لە ئەگەر سەرداری شمال ئێران کردیتن دەریاکێ خاص ئەو گوڵانی تێدایە ئەو گوڵە بخۆی ناوکەکەشی دەخرێتن ناوکەکەشی دەخرێت بێت تەبیعی بێ ڕسمیان لەسەر گرتیە هەمان شێواز لە سین هەمان شێوان لوتیان لە سین و نییە بەڵێ هەمووی بە خۆت دەچی دێنیان تەڵەب دەکەی دەین بخۆمان خۆت دەچی بخۆشمان لە شوێن کە دەینین بەس زیاتر داواکەین باشتر ڕاوە دەسێت بۆ ساڕەکەش بەس ئەو دوکانە هەیە لە کۆڕی گوڵی بەڵێ بەس ئەو دوکانەیە تا بگرێت تا شەقلاوەش هەتا عەزومەرە بەس دوکانەیە بەس بە خۆت بەڵێ ڕبی لەشتان کە هەیە بچووک وەکو تەبیعی بەزی تو گەورە و ینی سەرنجت ڕادەشێ شێوەیەکە بێرە دابێت شنیە ڕاستە لەشتان ساغبی ئینشاءالله سەرکەوتوو بن ماندی نەبن سپاس کاتی خۆت بەخشوێ زۆر سپاس زۆر سپاس دەکەم